و ملت ایران در این مبارزه سید ئیبراهیم ڕەئیسی سیاسەتمەدارێکی محافزکار و پیاوێکی ئاینی شیعە بوو. لە ساڵی 1960 لە بنەماڵەیەکی ئاینی شیعە لە شاری مەشهەدی ئێران لەدایک بووە. لە تەمەنی 5 ساڵیدا باوکی کۆچی دوایی کردووە. ڕەئیسی جگە لە خوێندنی زانستە ئیسلامیەکان لە زانکۆی شەهید متەهەڕی لە ئێران خوێندنی تەواو کردووە و بڕوانامەی دکتۆرای لە فیقهی ئیسلامی و یاسای دادوەری بەدەست هێناوە. هەروەها لە ساڵی 1979 وەک خوێندکاری زانستە ئاینیەکانی مەزهەبی شیعە لە شاری قوم بەشدار بووە لە شۆڕشی ئێران لە دژی شاو لەو کاتەوە ناوبانگی دەرکردووە. دوای سەرکەوتنی شۆڕشی ئێران لە تەمەنی 20 ساڵیدا بووەتە داواکاری گشتی کەرەج. هەروەها لە تەمەنی 22 ساڵیدا بووە بە داواکاری گشتی هەمەدان. پاشان لە ساڵی 1985 و لە تەمەنی 25 ساڵیدا بووە بە جێگری داواکاری گشتی تاران. ئیبراهیم ڕەئیسی لەگەڵ جەمیلە عیلمهودا هاوسەرگیری کردووە کە مامۆستای کۆلێژی پەروەردەییە لە زانکۆی بەهەشتی تاران، خاوەنی 2 کچ و 2 نەوەن. ڕەئیسی لە ساڵی 2017 لە هەڵبژاردننی سەرۆکۆماری ئێراندا ڕکابەری حەسەن ڕۆحانی بوو، بەڵام نەیتوانی بەسەریدا سەر بکەوێت. دواتر لە ساڵی 2019 بوو بە سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێران و دروشمی دادگاییکردنی گەندەڵکارانی بەرز کردەوە. بەڵام لە ساڵی 2021 توانی بەسەر ڕکابەرەکانیدا سەر بکەوێت و ڕێژەی لە 62 دەنگەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی بەدەست بێنێت و بوو بە 8ەم سەرۆک کۆماری ئێران. لە ماوەی 3 ساڵی سەرۆکایەتی ئێراندا کاری لە سەراساییکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتەکەی لەگەڵ وڵاتانی ناوچەکە کردووە، بە تایبەت سعودیە و میسر. ڕۆژی یەکشەممە 19 ئایاری 2024 ئیبراهیم ڕەئیسی لەگەڵ حوسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران و پارێزگار و وتاربێژی هەینی تەبرێز بەهۆی کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەرەکەیان لە ناوچەیەکی جەنگەڵی باکووری پارێزگای تەبرێز گیانیان لەدەستدا.